هەرە باوکە کوردستان چۆن توانێ بێ بەخاون حکوومەتی خۆی ئاوە سەر بەرز و سەربڵند بێ؟ هۆکار زۆرە کوڕم کوردەمێک هەوڵێت ڕۆڵە ئێوە وا ئەزانن هەروە بە ئاسانی ئەم وڵاتە جوانە و ئەم حکوومەتە خۆماڵیەمان بەدەستێناوە نازانم چیمان چەشتووە. کوڕەکەم ئەم سەربەخۆییە، ئەم ڕێگاوبان و ئاوەدانیە، ئەم ئاو کارەبا و ئارامیە، ئەم هەموو پێشکەوتانی لە کوردستانە هەیە لە ڕێگای پارتیەوە بووە. سەیری ناوچەکانی تری عێراق بکە وێرانەیە، بۆیە هەر باسی کوردستانە. بڕوا بکە کوڕم ئەگەر پارتی نەبووە ئێرە ژۆک و شارەکانی تری عێراق وێرانەیەکە بوو. ئەوە چۆنەوە پرسیارەوە بۆ هاو؟ ئەمینە 18 ساڵ نیم ویستم زانم دەنگمەم بەکێ. بە دڵی خۆت کوڕم. ئەی ئێستا بە تەمای دەنگ بەکێ بێ. وەڵا کەواتە هیچ دەنگێمە پارتی. شکور کوڕەکەمان کوردێکی ڕاستەقینەی لێ دەرچووە.